ئەم گوندە کەسی تیان نەبووە. یەک کەس کە ناوی خەلیفە بووە لە ئەسڵا ناوی محەممەد وە پیان تۆ خەلیفە لە سلێمانەوە ئێمە لە ئەسڵا خەڵکی کانیگۆمین کە 5-6 عشیرەتی لەکەوتۆتەوە تافی لێکەوتۆتەوە. ئەمە کە لێرە نیشتەجێ بێت خاوەنی مەردارە بێت، خاوەنی مەردارە بێت و لێرە دەوری 12 ماڵی کوردی کۆچەری ڕەوەندی دەبن لە منتیقەی لە ئەسڵا وەکو پرسیارم کردبێت علی پاشاوانم بۆیان باسکردون خەڵکی منتیقەی داڕشمانن هاتوون لێرە لە ئاغەڵی حەمەسووری هەڵیان داوە ئەم منتیقەی ئاغەڵی حەمەسووریان پێوتووە. ئەگەر بینی ویانە خەلیفە تاقە کوڕێک تاقە کەسێک و 5 کوڕی لەگەڵا ئێرەیان پێبردووە وتویانە دەبێت ئەو پاوان و لە وەرگاوشتا بۆ ئێمە چۆڵکن. ئێتر ئەوانیش چۆڵیان نەکردووە دەسەڵاتی ئەوانیشان نەبووە. لاخریا بەرنامان وادا ناوە ئەلا ئاساس ئەو هەڵبکوتنە سەریان لە ناویان بەرن قەتڵ و عامیان بکەن و پوش و پاوانەکە بەڕووماڵاتەکە بۆوان بەجێبمێنێ. لەو کاتەیە هەورێکی ڕەشی سامناک دێت بە شەو بە گرمەگرم ئیتر لەو کاتیا لەم منتیقە چی هەڵەسێت تۆفان هەڵەسێت. کاتێک کە تۆفان هەڵەسێ حتا لێرە شوێنەواریشان نامێنێ. لێرە هەرەز ڕوو ئەدات لە ئەنجامی ئەو هەرەسەیە کە یەک لافااو دروست دەبێت بێشکەیەشیان لە دەشتێت وەڕەشان لە خوارێ ئەو چەمەیکە کەوڵی پێڵن لە دەشتێت وەڕەشان بێشکەیە گەمێنەوە بێشکەی و کاتەی مورەدارێک بۆ دیارە هەچەند بێشکە کۆنا هەڵیان کۆڵیوە و مەلۆتکەیەک منداڵیشان تێوە پێچاوە. هەر چاوەڕێ بوون بگەنە سەریان جەماعەتی حەمەسووری. وەڵا کاتێکە سەیرەکەن هیچ دیار نییە و کەس ناتۆ سەریان خەلیفە دەڵێ ئەم هەورەی ئەم شۆ ئەم نەڕێی هەورەی ئەم شۆ بێکارەسات نەقوڵقاوە لە سیاست کارەساتێک ڕوویداوە بڕۆن بە پێسەر و کارەساتەوە ئەگەرە چند لێرە شوێنەواریشان نەماوە دێنەوە ماڵەوە بێشکەیەک لە دەشتێت وە ڕەشان تۆسووران لەوێ گیراوەتەوە دەهێنەوە بۆ ماڵەوە. خەلیفە دەڵێ ئەمە قەندەی خوایە ئەمە بەریکەتی خوایە بە ئەمە بخۆمان پەروەردەی کەین و بەخێوی کەین و گەورەی دەکەن هەر لەگەڵ خۆشمانەگە خوا قسمەتکە کچێکی دەینێ. ئێستا لە ژیان دایەکێکیان ماوە بە حسین مارف حەسەن محەممەد بە سێ پشت دەکاتە سەری ئەو محەممەدا ئەو بێشکە بووە کێمە باسمان کردووە. مێژوەکەشی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1650